جارێکی دیکە هێرشی موشکی کرایە سەر کێڵگەی غازی کۆرمۆر لە سنووری ناحیەی قادرکەرەم. ئەمە دووەم هێرشە لە ماوەی 72 سەعاتدا وێڕای دووبارەبوونەوەی هێرشەکان، بەڵام کاریگەری نەبووە لەسەر بەرەمێنانی غاز و کارەبا و هیچ زیانێکی گیانی و مادیشی نەبووە. ئەوڕۆکە لە چێلگەی کۆرمۆر بەرهەمی غاز بەردەوامە و هیچ زیانێکی گیانی و مادی نەبووە، بە هیچ شێوەیەک تەسیری لەسەر کارەبا نەکردووە. تەنها شت کە ڕوویدا لەوە بوو لە سۆشیال میدیاش بڵاوبەوە ئاگرێک بوو ڕوویدا بوو، ئاگرێکەش ئەوە بۆ حریقێکی بچووک بوو. هێزەکانی ئێمە توانیان بە زووترین کات کۆنتترۆلی بکەن. هێزەمنەکان دەستیان بە لێکۆڵینەوەی ورد کردووە، سەرقاڵی دۆزینەوەی سەرەداوێکن کە بیانگەێنێت بە ناسنامەی هێرشکەرەکانی سەر کێڵگەکە. ناحیە قادرکەرەم ناحیەکە ئیداراتی هەموو هێزە ئەمنیەکانی تێدا وە برانی پۆلیس و ئاسایش و سەرجەم هێزە ئەمنیەکانی تر لە پۆلیسی نەوتوگاز، لە پۆلیسی لە هێزەکەی کۆماندۆ، لە هێزی دژە تیرۆر، هەموویان هاوکار و هەماهەنگن بۆ دۆزینەوەی سەرەداوێک و پەراوی لێکۆڵینەوە دەکرێتەوە لە هەر کارێکیش بکرێت لە ڕووی ئەمنیەوە بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە دەبێت. ئاستی بەرەمێنانی غازی سروشتی لە چێڵگەی غازی کۆرمۆر 440 ملیۆن مەتر سێجایە لە ڕۆژێکدا و بە گەورەترین پرۆژەی بەرەمێنانی غاز لە عێراق دادەنرێت. لە ماوەی 72 سەعاتدا بۆ جاری دووەم بە کاتۆشا هێرشکرایە سەر چێڵگەی غازی کۆرمۆر لە سنووری ناحیەی قادرکەرەم. ئەم هێرشانە نازانرێت ئایا خۆ بە کۆتا گەشتون یا خۆ دووبارەبوونەوەی هەیە، بەڵام هەردوو هێرشەکە بێ زەرەر و زیان بوونە. کاڕۆن محەممەد کورسا نیوس ناحیەی قادرکەرەم.